بدرێژە هیاجادا کنستیتیوشن ئەڤینیو لە ناوەڕاستە واشنگتنە پایتەختە ئەمریکا گەشتیار و خەلکێ دەڤەرێ و تیمên شاهی و سەمایە بۆ گێرانە ئاهەنگا بداوی هاتنە فیستەڤاڵە ساڵانە یا چێری بلاسم لە هەف هاتن. ئەم ژێ فیلادلفیا هاتین لێ دەمژمێر دوی سبێدێ بەڕێکەفتین. فیستیڤالەکە مەزن لە دیسی دێتەکردن و ئەم زۆر پێخۆشە بەشدار بین. چێری بلاسم لە ناوەڕاستە مەها ئادارێ حتا مەها نیسانی ملیۆنەها کەسان ji سەران سەری ئەمریکا و جیهانê ڕادکێشت بۆ تەماشاکردنا پشکوشکên pêvaziyên dara gelasa Japonî. بەهارێکا خۆش 2017 بەخۆشی بێت ڕەوشێکا زۆر خۆش بوو و ئەم بەشدار بووین. 3000 دارên gelasa Japonî li berdem rûbarê Potamî hatine çandin. Ew diyariya sala 1912 ya şaredarê Japonê bû bi Washington wekû simboleka hevalbendî û aştiyê. من دەمێکا خۆشی هەبوو ئەم بە هەڤرا ئاهەنگ دەگێڕن ژیانێکا نییە و پڕ بەخۆشیە. Digel seqasar û baranbarînê li rojên destpêka wersê fîstevalê li everêkirine bo milyoneha xelk bejdariya fîstevala vê salê bikin.